ئێرە دیمەنی بازاڕی شاری خانەقینە، هەرچەندە تەنها چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ هاتنی جەژنی قوربانی پیرۆز، بەڵام لە ئێستادا سستیەکی زۆر بە بازاڕدا دیارە و کەمترین مامەڵەی کڕین و فرۆشتنی تێدا دەکرێت. ئەو هاوڵاتیانەشی کە لە بازاڕدا بوون هۆکاری نەبوونی بازاڕ هاوشێوەی ساڵانی ڕابردوو دەگەڕێنەوە بۆ گرانبوونی نرخی شتومەک و پێداویستیەکان. وەزی ئاڵوگۆڕی بازار بەڕاستی بەرەو زەعیفی ئەڕوا، لەبەرەوە خۆدا نەزانین دۆلار لەم وەختانە بەرز و نزمی ئەکا، کەس سقەی نەماوە، ڕۆژی بەرزە و ڕۆژی نزمە. چەند هۆکایتر هەیە تەسیرەکە لە بازار و سستنی حرەکەتی هاوڵاتیان لە ناو بازار. هۆکارەکان ئەوەیە مەسەلەن وەزعی ناوچەگە کەس نازانی ئایندەی چییە بێ. ڕاتم کوانی کاکە کابرا دڵی وە چەق خۆش بود بادەرە بازار من ئەگەی چگیرپانم پڕ نەوت توانمەرە مناڵەکانم تشتی بسینم ناتوانم بە داواکەم لە دیدان بازارەکە کەمی خاچە بکەنم چاو بدانەوە پیمانەوە بود کەمی معاشەکە جیای بکە لە بانمان ئەیدانێک بدەم عالەمەکە خەڵکەکە کابرا دڵی خۆش نییە وەچە تشت بسین دەدا مناڵەکانی. فرۆشیارانی نێو بازاڕی خانەقین دەڵێن ناجێگیری نرخی دینار لە بەرامبەر دۆلار، هەروەها بەرزبوونەوەی پلەکانی گەرما لەو هۆکارانن کە کاریگەری کردووەتە سەر هاوڵاتیان و ئەمەش بووەتە مای دروستبوونی بێبازاڕی لە ناو بازاڕی خانەقیندا. بازار نییە و کەس بە بازار نایە، دولار بەرزە و شتەکە گرانە و ئەوە سێرکە غەرازمان کشی خراپ بووە و کارەبا نییە، عالم نایە دە بازار، عالم تێرخەو نابێت، یعنی هیچ ناسێنێ، عالم هیچ ناسێنێ، ڕاستیت گەرەکە لە بەیانێ هیچ معاملەمان نەکردی شتەکانمان نەگشتی خۆیت. بازارمان زۆر کەمە، وەک جژنی ڕەمەزان نییە یان وەک جژنی نەورۆز نییە، دۆلار زۆر بەرزە و خەڵک نایە بۆ ئەوە ینی شتێ ئەمانە بسێنیە، شتێ لە دوکان بسێنیە، چێ شتێ ڕۆژانە پێداویستی ڕۆژانەی خۆیان نەسێنیان، مەعاش نییە، دۆلار زۆر بەرزە بۆ ئەوەی مەش بەیانیان هەموو بەیانیانی کە چێن بازارمان نییە، تانی مەشەویش ئەمێنین بازارمان هەر نییە، بازار زۆر کەمە بووە. ساڵانە لەگەڵ نزیکبوونەوەی جەژندا هاوڵاتیان وەک نەریتێکی ساڵانە بەمبەستی کڕینی شتومەک و پێداویستیەکانی جەژن ڕوویان لە بازاڕەکان دەکرد، بە جۆرێکیش زۆرترین جموجۆڵ لە بازاردا بەدی دەکرا، بەڵام ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو کەمترین جوڵەی هاوڵاتیان لە بازاردا بەدی دەکرێت. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.